ئاستی خزمەت گوزاریە تەندروستیەکان لە زاخۆ هەروە ئەو قەیران و گرفتانەی کە ڕوبەڕوویانە بێتەوە. بە سوپاسەوە لە زاخۆ بەڕێز ئەمیر عەلیم لەگەڵایە بەرپرسی ڕاگەیاندون و پەیوەندیە گشتیەکان لە بەڕێوەبەرێتی گشتی تەندروستی زاخۆ. کاک ئەمیر بەیانیت باش سوپاس، کاتی خۆت بێمە بەخشی. بله کاک آکان زۆر سپاس سڵاو بۆتە و بینەری کورسات نیوز و ستافێ بەرنامە. بله زۆر سپاس. کاک ئەمیر با سەرەتاوەلەوە دەست پێ بکەین. پێشتر تەندروستی زاخۆ سەر بە پارێزگای دووەک بووە، بەڵام پاش ئەوەی کە زاخۆ بوو بە ئیداری سەربەخۆ هەڵبەت بەڕێوەبەرێتی بوو بە بەڕێوەبەرێتی گشتی تەندروستی زاخۆ. ئەم گۆڕانکاریە چی بە دوای خۆیان هێنا لە ڕووی تەندروستیەوە؟ بله زۆر سپاس بۆ vê مهوانداریە کاک ئاکان، سڵاو و ڕێز بووتە و ستافێکاری دوبارە. بەێ ئەم شوێ دەست پێ بکەن هەڵبەتە حکوومەتە هەرێما کوردستانی سەرکوتیا ڕێزدار مەسرور بارزانانی گرنگی بە سەکتەرین هەمی سەکتەرین ژیانێدایە تایبەت کردێ سەخلەمی پشتی دەست بکاربوونا بارێز گوهدارشی خۆی سەرپەرشتی ئیدارا سەربەخۆیا زاخۆ ڕاستی ئەوانژی گرنگی بە کردێ سەخلەمی دایە و پێش ڤەبرنا کردێ سەخلەمی ئەلسنووری ئیدارا سەربەخۆیا زاخۆ. هەلبەتە ئەم بێژین jî rastî kertê sexlemî beref qonaxên baş çin yanî her kêmasiyeka hebî bizîtirîn dem tê te çareserkirin. Şilayê hem bêjîn pizîşkî ve, şilayê amirên pizîşkî ve, şilayê stafî ve, şilayê bêjin bînata ve em dê paşê dirê jî behsil hemiyê kirin. بەڵێ بەڕێز ئەمیر عەلی باز لەوە ئەکرێت کە ئامێری ڕەنین موگناتیسی لە بەڕێوەبەرێتی تەندروستی زاخۆ لەسەر ئاستی عێراقی یەکەمە. پرسیارەکەم ئەوەیە تا چەند خزمەتی بە هاوڵاتیان کردووە بە شێوەیەکی گشتی؟ بله براستی سنوری ئیدارا سەربەخۆیا زاخۆ دو ئامێرێت تیشکارانی ناموگناتیسی هەنە. بەڵێ ئێکشوانە نەخۆشخانە زاخۆیا گشتیە و یێدیشی نەخۆشخانە هەوارهاتنا زاخۆیە. اف هر دو آمیره روزانه پتر جه سه نخوشان کو تیشکارانی وانتی تاگرتن. اگر ها تو کسک پیتوی با بریانو که بجین ناف نویسین بی ناف تومار کردن بی بلکه هندکا یعنی دو هیوا سه هیوا نگهشت با حتی اوی کسی اوی نخوشی تیشکا رانی نگرت با. لبسپاسی و پشتی آمیره که دی یه پیشکفتی که آمیره تیشکارانی ناموگناتیسیه ام بجین 2023 جور 1.5 فول اوپشن اف آمیره هب راستی یعنی اف آمیره جوازیاویل گل آمیرین دین تیشکارانی نه اوه که همی آمیرین دین تیشکارانی نه سالانه پیتوی بد که سخبیری لی بیتا کرن بجن غازا هلیوم بیتا یعنی تجی کرن و گهوری لی اف آمیره دیتر اف هاتیه دابین کرن بو نخوشخانه هوارهاتنا زاخو اف آمیره ها سالانه او خو آب دیتت کد غازا خو یا هلیوم یعنی او خو نیت کد بیکو سیانه یانجی بجن تیمت اندازیاری سروی آمیره ای کار بکن یعنی اف آمیره ها گلک پیش کد یا راستی جی پشتی بین دو آمیره رانینا مغناطیسی خدمتک باش سنوری اداره سربەخۆیا زاخۆ زێدە کریە. بەڵێ بەڕێز ئەمیر عەلی پێشتر هاوڵاتیان یاخود ئەوانەی کە تووشی نەخۆشی شێرپەنجە بوون سەردانی دۆچیانە کرد، بەڵام لە ئێستادا ئەم بەشە لە بەڕێوەبەرێتی گشتی تەندروستی زاخۆ کراوەتەوە. پرسیارەکەم ئەوەیە ئایا ستافی پێویست پزیشکی پسپۆر بۆ ئەم بەشە دابین کراوە؟ بله کاک آکان سەبارەت بژین بەشێ شێرپەنجێ بەشێ شێرپەنجێ تنێ نەخۆشخانە زاخۆیا گشتی هاتیە ڤەگرن ئەف بەشی هە کو ئەم بژین نوژدارên تایبەتمەندên vê nexweşiyê ji parêzgeha Duhokê êne Zaxo heftiyê yek nûjdare têt. Ev nûjdare jî dema tête Zaxo ku çendîn ew kesên helgirê nexweşiyan şêrpencê seredana evî nûjdarî dikin ji bo hindê ku evan pêştir el parêzgeha Duhokê seredana evî nûjdariyê kiriye herekî nûjdarê xwe heyê taybetmend ku ew çareseriya wan dikin. Lê em behsil hindê bikin carê. Ev beşî heb tinê yê hatiye vekirin tinê çareserî lê ête danê. Yani kesek pêtivî çareseriyê bî pêtivî
بژین جرعین کیمیایی بویا وان بژین درزیین کیمیایی بویا یان جی هر جوره که دیه مثلا چاره سریه تنه او ناچ دهو که بوارگرتنا چاره سریه برینو که او نخوشه یعنی 55 کیلومتر برین حتی گشت با نخوشخانه شیرپنجل پارزگاه دوکش بوارگرتنا چاره سریه لیدی افچنده دل زاخو اتدانه البته جی کو ام بجین او نخوشین پیتوی پشکنین آبن همی پشکنین السنوری داره سربخو یا زاخو النخوشخانه زاخو یا گشتی هنه بله بەڕێز ئەمیر عەلی زۆر جار هاوڵاتیان گلەیی لە کەمی پزیشکەکەن هیچ کراوە بۆ ئەوی کە پزیشکی نوێ لە نەخۆشخانەکانی زاخۆ دابمەزرێت سەبارەت پزیشکە تایبەت ئەم بەحسی نوژدارین تایبەتمەند بکەن تا ڕادەیەکی باشە یعنی سنووری دارە سەربەخۆ یا زاخۆ تا ڕادەیەکی باشە بەس تنێ مە کیماسیل وان نوژدارین نیشتەجین دیرین هەنە بژنێ مقیم عقدەم ئەف نوژدارێت ئەوێت نیشتەجی دیرین کو السنووری دارە سەربەخۆ یا زاخۆ نەخۆشخانە ئافرەت و زارۆکبوونێ تا ڕادەیەکی باش کۆنتترۆل وێرێ هاتیەکردن لێ ئەمە هەندێک تایبەتمەندیان دین وەکی دل و هەناوە وەکی حەفکێ و گەوریە وەکی زارۆکان وەکی نیشتەگەریان گشتی دوان تایبەتمەندیە دا سەبارەت ئەم بەحسل هەندێ بکەن ئێکجار ئەف نوژدارێت نیشتەجێ دیرین نینن ji ber ku hewlet hindê têne danê eger hatu pitiriya wan nûjdarên ku bijin evêt bibine nûjdarên nîştecî dêrîn ew li hindek beşîndî bijin formet xwe teqdîm etken kewate meselan dê teqdîmî sûnerê ken yan didana yani kêmet êne van beşên dîtir ev beşên serekî bijin beşî dil û hinavan e beşî nîştegeriyên giştînê بەشی گەوریە بەشی زاڕووکانە یعنی ئەف بەشت هە gelekêm فۆرمێت وان تێنە پێشکەش کرد بەڵێ کاگ ئەمیر لە ئێستا نەخۆشخانێکی تایبەت بە مناڵان دروست ئەکرێت ئەم پرۆژەیە لە چ قۆناغێکایە بەێ سەبارەت نەخۆشخانە هەوارهاتنە زاڕووکان ئەم بێژن تا 22 سادێ ئەف نەخۆشخانە تەمام بووە سەبارەت کار بەردەوام تێدا تێتەکردنێ هەلبەتە ئەم بێژین ژی ئەف نەخۆشخانە پێکت ئێت ژێ سوشەش تەختێن تەنگاڤیان کو ئەو زارۆکێن تەنگاف بێنە ڕەوانەکردن بۆ نەخۆشخانە زارۆکێن نەخۆشخانە زارۆکان تەنگاڤیان سوشەش تەخت هەمە هەنە هەم دیسان ژی 54 تەختێن نڤاندنێ کو ئەگەر هات و زارۆکێک پێتەڤوو بوو 24 دەم ژمێرە دا بمینێتە بن چاودێریان نوژداری یانجی 48 دەم ژمێرە یانجی 72 دەم ژمێرە 54 تەخت هەنە هەم دیسانجی ئەم بەحسێ هۆڵە زارۆکێن نەگەهشتێ بکەن ئەتوێ هۆڵێژی دا هەفدە بێت ئانکو تەختێت زارۆکت نەگەهشتی دیگەل ئامێرێن پزیشکی هەنە یعنی ئەف نەخۆشخانە ئاناییە خودێ ئەگەر هات و کار بەردەوام سەر بێتەکردنێ بێک و هیچ ڕێگیریەکە بژین یا سەقا یان ژیا مادی دێ 4 هەیف تا 6 هەیڤندی کەوتە توارێ جێبەجێکردنێدا و دوماهیک ئەف نەخۆشخانە و دێکەوتە خزمەتە هەوڵاتیان سنووری دارە سەربەخۆ یا زاخۆ بەڵێ کاک ئەمیر من دوا پرسیارە ئاڕاستاکەم بنکەی تەندروستی نەورۆزیش بنکەیەکی تەندروستی گەورەیە ئەم کەی تەواوە بێت بنگەی نەوروس کو بنگەیەکی ساخلەمیە ئەو ژل سنووری دارە سەربەخۆ یا زاخۆ ئەو بژن ڕووی بینایە ڕووی بینایەتی ڤە داوی هاتیە تنێ هەندێک تشت ماینە یعنی وەکی ئەجیز ئامێرێن پزیشکی و هەمدیسان کەلوپەلێن بیناتی و هەندێک تشتێن دیماینە ئەە یا خودێ ئەو ژی ئەم نابژن هەیڤێک دی دوێ دی هەر گۆڤکە ئەف بژن ئەو ئامێرێت پزیشکی و ئەو کەلوپەل بێنە دابینکردن ئەە یا خودێ ئەو ژ دێکەفتە خزمەتە خەلکێ وێ گەڕێکێدا ئەوانکو تاخی سێمۆلکە بەڵێ بەڕێز ئەمیر عەلی بەرپرسی ڕاگەاندن و پەیوەندی گشتەکان لە بەڕێوەبەرەتی تەندروستی زاخۆ سوپاس
کە لەگەڵمان بووی. سەرکەوتوو بن.